ست خرامان خرامانم دوور لە باڵا شەنگەکەی تۆ بێخەم نابن خەونەکانم دوور لە باڵا شەنگەکەی تۆ بێخەم نابن خەونەکانم دەمەند چی بکەم کاستێرە لە ئەسمانی خۆی بێزارە دەنگی گەل دەنگی هەر چوار پارچەی کوردستانە. لەرکوێ بیسەرمانن سڵاوتان لەبێ هەم کاتتان باش بەڕێزان بەرمەتیا و کاران ماڵەکانی مرۆ سێشەمە 16 کانونیەکەمی 2024تان پێشکەشەکەین بیسەرمان بن. بە دەستپێکی هەواڵەکانی ئەمڕۆدا دەچینە باشووری کوردستان و دەچینە سەرمژاری ئەو هێرشە درۆیانیانی کە دوێنە شۆکرایە سەر شاری هەولێر شەوی ڕابردوو بە چەند موشکێک هێرشکرایە سەر هەولێر و بەهۆی هێرشەکەەوە 5 کەس گیانی لەدەستدا و 6 دیکەش بریندار بوون. یەکێک لەوانەی گیانی لەدەستاوە ناوی پێشڕاو مەجید بووە، ناسراوە بە پێشڕاو دزەی کە بازرگان و خاوەنی شوقەکانی ئەمپایر بووە لە هەولێر و یەکێکی دیکان کچەکەی پێشڕاو بووە کە تەمەنی ساڵ و نیوێک بووە. ئەو کات بازرگانێکی مەسیحی عێراقی لە ماڵی پێشڕاودا بووە بە ناوی کەرەم میخایل گیانی لەدەستاوە. بە دەرلەوانە کەسێک بەڕەگەز بەنگلادیشی لە ڕێگە زیمەیە کە لە ماڵی پێشڕاودا کاری کردو لەگەڵ پاسەوانێکی ماڵەکەی بەڕەگەز عەرەبە گیانی لەدەستاوە. هەر لە هێرشەکەدا 6 کەسی دیکەش بریندار بوون کە سیان لە بریندارەکان هاوسەرەکەی پێشڕاو و 2 کوڕین کوڕێکیان قاچێک و قۆڵێکی لەدەستاوە. بەشێکی بریندارەکان دۆخیان ناجێگیرە، جگەل لەمانەش چەند کەسێکی دیکە بریندار بوون و برینەکانیان سووکە. شەوی ڕابردوو هەرێک لە ناوچەکانی بەسوورە پیرمام، سەری ڕەش، مەلا عومەر و ناوچەی کۆرنوش و شەقلا و بنەسلاوە مەسیف و خەلیفان لەلایەن چەند موشکێکەوە بردومان کرا. لای خۆش و سوپای پاسدارانی ئێران ڕاگەنرایەکی بڵاو کردوت و تێیدا بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکان بۆ سەر پێگەکانی هێزەکانی ئەمریکا لە هەرێم و عێراق ڕاگەیاندووە. هەر لە کاردانەوەی هێرشەکەی شەوی ڕابردوودا بۆ سەر شاری هەولێر حکوومەتی عێراق هەڵوێستی خۆی سەبارەت بە هێرشەکەی شەوی ڕابردووی هەولێر ڕاگەیاندووە. ئاماژەی بۆ کڕوە ئیدانەی هێرشەکان دەکەن بۆ مەبەستەش لە ئەنجومەنی ئاسایش سکاڵا تۆمار دەکات دەشڵای هێرشەکان پێشێلکردنی سەروەری خاکی عێراقە. ئەو کات هەواڵە بووبەکر پارێزگاری سلێمانی لەبارەی هێرشەکانی سەر هەولێرەوە دەڵێ سەرکۆنی هێرشەکە دەکەن و داوا لە وڵاتان دەکەن و هێرشانە ڕاگرن و داواش لەلایەنە سیاسیەکان و حکوومەت دەکەن کە یەکریزی لەناو خۆدا بێن نەکایەوە. ئەو هێرشە جەنگی لە ڕاگەنرایەکدا دەڵێ بەتوندی سەرکۆنی و هێرشە ترسنۆکانی سەرشاری هەولێر دەکات و دەڵێ پێویستە لەلایەنە سیاسیەکان چیتر نەبنەدارە دەستی وڵاتان و جێبەجێکردنی ئەجێندای ئیقلیمی بۆ لەناوبردننی ئەزمموی هەرێم. ستیڤن هیجن واڵۆزی بەریتانیا لە عێراق لە پۆستێکی تۆڕی کۆمەڵاتی ئێکس دەڵێ سەرکۆنەی دژمنکاری ئێران بۆ سەر هەولێر دەکەم کە پێشێلکاریە لە دژی سەروەری و سەلامەتی خاکی عێراقدا. جاکسۆن هێنگڵ سیاسەتمەداری ئەمریکیش دەڵێ پێشڕەو دزەیی کە هەناردەی نەوتی بۆ ئیسرائیل ئاسان دەکرد بە موشکێکی سوپای پاسداران هەولێر کوشرا. هەرشەکەی شەوی ڕابردوو ئێران بۆ سەر هەولێر بەدە موشک بووە کە نیویان بە ماڵی پێشڕەو دزەی سیاسەتمەدار ببورن سەرمایەداری هەولێر کەوتووە. بەهۆیەوە پێشڕەو کچێکی کێشتا تەمەنی نەبوو بە 1 ساڵ گیانی لەدەستاوە. جگەلەوە هاوڕێکی بەناوی کەرەم میخایل خاوەنی کۆمپانیای ئەلڕەیان بۆ هاوردەکردنی ئامێری کارەبایی لە عێراق گیانی لەدەستاوە. دژە تیرۆری کوردستانیش دەڵێ بە 3 درۆن هێرشکراوەتە سەر فڕۆکەخانەی هەولێر. دژە تیرۆری کوردستان لە ڕاگەیەندایەکدا دەڵێ بەرەبیانی ئەمڕۆژ بە 3 درۆنی بۆمڕەشکراو بنکەی سەربازیا و پەیمانان لە فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر کراوە ئامانج و هەر 3 درۆنەکە پێش ئەوەی ئامانجەکان بپێکن تێکشکێنراون. ئەمڕۆ دژە تیرۆری کوردستان لە ڕاگەیەندایەکدا بڵاوی کردێتەوە کاتژمێر 5:55 خولەک بە درۆنی بۆمڕەشکراو هێرشکراوەتە سەر بنکەی سەربازیا و پەیمانان فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر و ئاماژەی بەوەش کردووە کە هێرشەکە
بە سێ درۆنی بۆمڕێژکراوە ئەنجام درراوە. پێشەوەی ئامانجەکان بەپێکن تێکشکێنراوە و خراونەتە خوارەوە. ئەوە دوای ئەوەدێک کە ڕۆژی دێم مانگە بۆ 2 درۆنی بۆمڕێژکراو لە 2 کاتی نزیک لە یەکدا بردومانی بنکەی سەربازیە و پەیمانان لە فڕۆکەخانی هەولێر کراو لەلایەن سیستەمی بەرگریەوە خراوەتە خوارەوە و هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتۆتەوانێ. ئێستش ڕاستەوخۆ خۆپیشاندان لە هەولێر دەستی پێ کردووە هەر بۆ ئیدانەکردنی ئەو هێرشەی کە شەوی ڕابردوو کە کرایە سەر شاری هەولێر وەکو ئاماژەم پێدا کە چەند شوێنێک کراوەتە ئامانج. پارێزگاری هەولێر هاوڵاتیانی شارەکەی ئامادە کردبوو ئومێد خۆشناو بۆ ئەوەی کە ئەمڕۆ لە بەردەم بارەگای نەتەوەی گرتوەکان ئامادە بن بۆ ئەوەی کە ئیدانەی ئەو هێرشەی شەوی ڕابردوو بکەن و لە کاردانەوەیەکی زۆر لە دوای ئەو هێرشە کەوتبووانێ وەکو ئاماژەم پێدا هەر لە سەرەتاوە ئەو ناوچانەی کە کراونەتە ئاماشەی ڕابردوو بەستورە پێرمام سەری ڕەش مەلا عومەر ناوچەی کوڕنۆش و شەقلاوە بنەسڵاو و مەسیف و خەلیفان لەلایەن چەند موشکێکەوە بردومان کراوە و لە ئەنجامدا 5 کەس گیانی لەدەستا و 6 کەسی دیکەش بریندار بوون. لە چەند شارێکی ئەوروپا کەمپینی ناردنی 100,000 کارت بۆ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان دەستی پێ کردووە. لەو چارچێدا لە شاری شتوتگارتی ئەڵمانیا و سینۆنی پایتەختی کانتۆنی ڤالایس لە سویسرا بە گروتینەوە پێشوازی لە کەمپینەکە کرا. فیدراسیۆنی گەلانی کوردستان فێتگەل ڕایانگەاندووە بۆ ناردنی کارت بۆ ڕێبەر ئۆجەلان لە شاری شتوتگارت دەسیان بە کەمپین کردووە و لە کۆبوونەوەکەدا ناوەندی جوواکی دیموکراتی کورد شتوتگارت کە سەرۆکی کۆنمەت ڕوکەن ئاکجاش ئامادە بوو بانگەوازی لە ڕای گشتی گر و باسی لەو گۆشەگیریە توندەکرد کە لەسەر ڕێبەر ئۆجەلان هەیە. اگه حقیقت خودی فکر دیزانه بود بیاد بشه تجدید سر سروکاتی تجدید که سر پارادیگما که سر فکری که سر دردوزی که از دردوزی جی تایبتی کرده پر علاقه دار بکن روزگار ما پر علاقه دار بکن دیسا بیا دیش ورش در کتیه اندر کسمه جدی یعنی اگه اندر وقت فیلسوفن وقت گزیش کن یعنی اگه هنگی اندر جه حقیقتا فیلمان هی جرات هی وانا organize وانا به تایبتی دیگه فرسیری که ما کاپیتالیزم درجی یعنی ایران که درجی پارادیگما سروکاتی وقت آلترناتیو تبینه وقتا که آلترناتیو تبینه دیگه بیا شکای مش یعنی تکوشینا میش تکوشینا سروکاتی جاش پارادیگما سروکاتی وقت تکوشینا خود بینه دوربین رنگی کرده بەردەوامی لەگەڵتانە هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بە گربوونێک لە شاری سەربوکنی وڵاتی ئەڵمانیا شەرمەزار کرا لە درێژەی چالاکی و ناڕەزایەتیەکان دژێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژاوە باشووری کوردستان لە شاری سەربوکنی وڵاتی ئەڵمانیا گربوونەوەیەک بە ئامانجی شەرمەزارکردنی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەنجام درا. ساعت خوش منتظر بخيراتن لمخابني وقاياكا هل كسكي داسة خصوة وجداني خوكرا وإيو ببيني داروكي ناغو الزابط آباشين الماكينة حتى بيدت بالبيت عمين بآليش كيخوا هردو داسة سلاحة شخلين قالوا وجداني بورنين أقوهن دمالي خدارو تانيهم كارسونا ناغتاوي أب حمه مقابل الشعبي حمش كايا هلبت الإيريشي أريكرينا روسيا إيران وسوريا جبركو بلي چند روزا پیمانا جباتی هات امزاكرين لسان 136 خالا.
لا پەنجاویەکەمین ڕۆژیدا مانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان بەردەوامە لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە پەنجاویەکەمین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لا چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتن لە خواردن دەستی پێکرد و چالاکیەکە لە ڕۆژی پەنجاویەکەمیندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێکرد و وابڕیارە تاوەکو 15 شوباتی 2024 بەردەوام بێت. ماوەی 35 مانگە ڕێبەر ئۆجەلان لەژێر گۆشەگیرێکی توندە و دەوڵەتی تورک ڕێگەی نەداوە هیچ کەسێک لە پارێزەران و خانەوادەکەی سەردانیکەن و بەردەوام داواکاری بۆ دیداری ئەمراڵی ڕەتدەکرێنەوە. لە بەرامبەردا لە 4 پارچەی کوردستان و ئەوروپا سەرانسەری گیان کامپین گربوونەوە خۆپیشاندان و مانگرتن و چالاکی جۆراجۆر دژ بۆ مامەڵەیە ئەنجامدەن. چالاکوانانی ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێن پێی ساڵوێستی جدی هەبێت بۆ تێکشکاندنی گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان چونکە گۆشەگیری ڕێبەر ئۆجەلان گۆشەگیری هەموو گەلی کوردە. لایەنەکان وەکو مافی مرۆڤ وەکو ڕێکخراوە مەدەنیەکان بێ هەڵوەست بوون لەسەر ئەم گۆشەگیریە هەتا سەرانی هێزە سیاسیەکانی گەلی کوردیش لە پارچەکانی تریش بەداخەوە هەڵوەستێکی وان نەبووە. بەڵام بۆ دڵنیایی ئەم گۆشەگیریە تەنیا لەسەر کەسێک نییە، لەسەر کوردێک نییە، لەسەر دڵسۆزێک نییە. ئەمە گۆشەگیریە کە لە سەر ڕێبەر ئاپۆیە لەسەر گشتی گەلی کووردا بە تێکڕایی کە دوژمنان لە فکر و فەلسەفە و بیر و بۆچوونی کەسایەتێکی ئاوە کەوتونە ترس و دڵە ڕاوکێ گۆشەگیریان خەستۆت سەرێ. بەڵام ئەم گۆشەگیریە تەنیا لەسەر کەسایەتیەک نییە، داوا دەکەین لە گەلی کورد بە تێکڕایی لە تەواوی هێزە سیاسیەکانی گەلی کورد لە هەر پارچەی کوردستان کە بە دەنگی ئازادی خوازی و بە دەنگی پشتگیریکردن لە بابەت ئەم گۆشەگیریەوە هەڵوێستیان هەبێت و کۆتایی بە گۆشەگیری سەر ڕێبەر ئاپۆ بهێنرێت. ئەوەی کە ئەو گۆشەگیریە لەسەر ڕێبەردانراوە لە مافی مرۆڤدا ئەوە قەدەغەیە شتێک بە ناوی مرۆڤ مافی مرۆڤەوە بە ناوی CPT بە ناوی UN بە ناوی ئەوەی کە مافی مرۆڤ لە گۆڕدا هەبێ یعنی بەڕاستی نایبینین. ئەگەر شتێک هەبێ بە ناوی مافی مرۆڤ و CPT و UN و NGO نەدەبوو ئەو گۆشەگیریە بەو شێوەیە بمێنیتەوە. ئەگەر مرۆڤ هەبان ئازادی خواز هەبان ڕەوشێکی هەر کەلیمەیەکی وشەی ئازادی گەل وڵات هەبا لە جیهاندا نەتەنیا لە کوردستاندا نەدەبوو بەو شێوەیە ئەو گۆشەگیریە لەسەر ڕێبەرێکی گەل و نەتەوەیدا بنرێ. ئەو گۆشەگیریە کە داشنراوە ئەو دژمنانەی وەکو ئەردۆغان و ئێران و ئەمریکا و ئیسرائیل و هەموو ئەو دەوڵەتە جلهێزانە خەیاڵیان خاوە. ئەوان ڕێبەری ئاشتی و ئازادیان بە فکری خۆیان بەجەستە دەسەزین کردووە، بەڵام فکر و فەلسەفە و ئایدۆلۆژیا ڕێبەر ئاپۆی لەسەر تاسەری جیهاندا دەنگی داوەتەوە. حتا بۆن بکرێ ئەمە حتا ئازادی سەرۆکاتی بەدینێنین چون ئازادی سەرۆکاتی دەبێتە ئازادی گەل وڵات. تادێ گۆشەگیری بە بورن تادێ هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ناوچە جیازەکانی باشوور و ڕۆژاوای کوردستان ڕوو لە زیادبوون دەکات بە جۆرێک لە کۆتایی 2023دا لە ماوەی 6 ڕۆژدا 7 جار هێرش بۆ سەر گوندەکانی سنووری چەمچەماڵ لە ناوڕاستی باشووری کوردستان ئەنجامدرا. هەلوبارەوە دالیا عومەر ژنە چالاکانی شارۆچکەی چەمچەماڵە پارێزگای سەبانی دەڵێ بەردومانکردن و هێرشکردنە سەر کورد بە هەموو شێوێک تاوان و جینۆسایدە. هەر یەک لە ئێمە کە ئەکرێ ببینە ئامانجی درۆنێک لەو هێرشانەیە لەبەرەوە زۆر ناڕەوایە ئەم هێرشە و پێویستە سنوورێکی بۆ دابنرێ وە کاریگەری نەرێنیشی هەیە لەسەر بارودۆخی دەرونی هاوڵاتیان لە ناوچەکە. بێگومان کۆمەلگای نێودەوڵەتی بەرپرسی یەکەمە لەبەرەوەی بە هەموو پێوەرێک لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە هیچ بەی شێوە ڕێگە پێنەدراوە کە تۆ با بڵێن ناوچەی نیشتەجێبوون و خەڵکی مەدەنی بکرێتە ئامانج بە هەر بیانویەک بێت یاخۆت هیچ بیانویەک پاساو نییە بۆ ئەوەی تۆ بردومانی ناوچەی جێنشین بکەی و هەروەها ئەگەر بینە سەر دەوڵەتی عێراقیش بەرپرسی یەکەمە لە پاراستنی هاوڵاتیانی بەبێ جیاوازی بەداخەوە ئێمەوە نابینین و سەروەری عێراق پارێزراو نییە
وارووا حکوومەتی هەرێمیش ئەرکی لەسەرەکە چۆن هاوڵاتیانی خۆی پارێزە لە سنووری خۆی بێگمان ڕۆڵی چالاکوان و خەڵکی مەدەنیژەوەیە کە هەمومان یەک دەنگ بین و دژی ئەو داگیرکاریانە بۆستینەوە ئەگەر توانایەکیشمان نەبێ لە ڕووی سەربازی و ئەکرێ ئێمە لە ڕێگەی بایکۆتکردنی سەرجەم کاڵا تورکیەکان بەو شێوەیە ئەتوانین و ئەبێ زووتریش ئەم کارەمان بکرێت چونکە تاوەکو بایکۆت نەکرێت لە هەموو ڕێگۆ تۆ ناتوانین کاریگەریت هەبێ لە بەرەوەی لە ڕووی سەربازیەوە تۆ توانات نییە و دەوڵەت نیت و خاکیشت سەروەری نییە کرێ ئێمە باسی ئەو بکەین لە دوو تەوەراخۆی ببینێتەوە بە پێی یاسای نێودەوڵەتی کە بە هەموو شێوەیەگە چێتە قاڵبی تاوانی جەنگەوە و هەروەها مەبەستی دەوڵەتی تورکیش بریتە لە قڕکردنی گەلی کورواتە توانین بڵین تاوانی جەنگ و جینۆسایدکردنیشان. شەوی ڕابردووش دەستەی سەرپەرشتی مامۆسایانی ناڕازی لە سنووری پشدەر لە شارۆچکەی قەڵاتزێ کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایانگەیان کە بەردەوام دەبن لە بایکۆتی هەوڵەکانی خوێندن و تا جێبەجێکردنی داواکاریەکانیان هیچ فشارێکی دەسەڵات نانوەستێنێ هەروەها دوای بەشداریکردنی هەوڵاتیان و مامۆسایانی کرد لە خۆپیشاندانی جەماوەریدا کە بڕیارە سبەینێ بەڕێوە بچێت. وەک دەستەی سەرپەرشتی مامۆسایانی ناڕازی پشدەر و وەک وەڵامێک بۆ ئەم فشار و گوشارە نابەرپرس و ناپەروەردەیانە ڕای دەگەێنین کە یەکەم بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەو فشارانە دەکەین و بە ورەیەکی پۆڵاین و ئیرادەیەکی بەرزەوە ڕوبڕوویان دەوەستینەوە و پاڵپشت بە خۆراگری و پشتیوانی مامۆسایان بەردەوام دەبین و سڵ لە هیچ چاوسورکردنەوە و هەڕەشەیەک ناکەین. دووەم زۆر سوپاسی سەرجەم ئەو بەڕێوەبەر و یاریدەدەرە بوێرانە دەکەین کە ئەمڕۆ بە زۆرینەی دەنگ بەردەوامی بایکۆتیان دووپات کردەوە و ئامادە نەبوون مامۆستاکانیان لە نیوەی ڕێگا جێبهێڵن و مێژوویەکی زێڕین و پڕسەروەریان بۆ خۆیان تۆمار کرد. سێهەم لێرەوە تکا لەو بەڕێوەبەرانە دەکەین کە ئامادەیان دەربڕیوە کەشکانی بایکۆت ڕابگەێن و فشار لە مامۆستاکانیان بکەن بۆ دەستپێکردنەوەی دەوام با یەک ریزی مامۆستایان تێک نەدەن و گرفت و دووبەرەکی نەخەنە ناو ئیدارەی خوێندنگا و قوتابخانەکانیان و لەم شۆڕشە سپێی مامۆستایان نەستنە بەرەی دەسەڵات و مێژووی پیشەی خۆیان ناشرین نەکەن. چوارەم ئەگەر دەسەڵات مەبەستێتی بایکۆت بشکێت ئەوە حکومەتی عێراق نیەتپاکی پیشانداوە و بۆ هەموو مانگێک تا هەمواری بودجە پارە دەنێرێت. لەم لێرەوە حکومەت دەتوانێت بە هەفتەیەک سەرجەم داواکاری مامۆستایان جێبەجێ بکات ئەو کاتە دوای جێبەجێکردنی داواکاریەکان بێ هەڕەشە و فشار دەتوانرێت بایکۆت بەبێ هیچ گرفتێک بشکێت. پێنجەم ئێمە وەک بەڵێنێکی ئەخلاقی و پیشەیی کە بە خۆمان و مامۆستایانمان داوە بەردەوام دەبین لە بایکۆت و دەربڕینی ناڕەزایەتیەکان تا دەگەینە ئامانج و وەڵامی سەرجەم داواکاریەکانمان دەدرێتەوە. بۆ ئەو مەبەستەش وەک وەڵامێک بۆ فشارەکانی حزب و دەسەڵات ڕای دەگەێنین کە دوو بەیانی واتا چوارشەممە هەفتەی 2024 گەورەترین خۆپیشاندان ئەنجام دەدەین و داوا لە سەرجەم مامۆستایان دەکەین بۆ بەرز ڕاگرتنی سەر و شکۆی خۆیان لە شەقام لەگەڵمان بن و لە دژی هەوڵی سوپای عێراق بەمبەستی چۆڵکردنی گەڕەکەکەیان ماوەی 15 ڕۆژە دانیشتوانی گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک بەردەوامن لە مانگرتن. ئێستا 7 خانووی دانیشتوانی گەڕەکەکە ئۆتۆمبیلی گول لە نەبڕی سوپای عێراقی تێدا جێگیر کراوە. دوانیشتوانی هەو گەڕەکە هەوڵەکانی سوپای عێراق بۆ داگیرکردنی گەڕەکەکان ڕەت دەکەن و بە پێشێلکاری یاسایی ناوی دەبن چونکە لە دوای ڕووخانی ڕژێمی باس لەو خانوانە نیشتەجێن کە مافی خاوەنداریان دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی عێراق لە ساڵانی ڕابردووش بە فەرمی مامەڵەی کڕینی خانووەکانیان دەستپێکردو و بە ڕێگای یاسایی. ژمارەی خانووەکانی گەڕەکی نەورۆز 200 ماڵە. دانیشتوانەکەی پێکاتی کورد و خەڵکی ڕەسەنی شارەکان بەهۆی ئەوەی لە دژی ڕژێمی باس بوون لە سەردەمی حکومڕانی باس ڕاگوێزراون بۆ هەولێر و سلێمانی و لە دوای ڕووخانی باس گەڕاونەتەوە بۆ کەرکووک و لەو خانوانە نیشتەجێن کە خاوەنداریان بۆ وەزارەتی دارایی عێراق دەگەڕێتەوە. لە کاتێکدا کە ڕۆژی دێم مانگە بەمبەستی چۆڵکردنی خانووەکانیان و تۆمەتی چوونە ناو خانی حکومیەوە پۆلیسی پردێ لە سنووری کەرکووک بێ ئاگادارکردنەوەی پێشوەختە 5 هاوڵاتی کورد و هاوڵاتێکی دیکەی تورکمانی دەستگیر کردووە. پاش ئازادکردنیان بەرامبەر بە دانانی بارمتەی دارایی دادگای ڕژێمی ئێران بڵاوی کردێتەوە بۆی دەرکەوتنی قژیان لە وێنەکاندا کەسێکی نوێ لەسەر ئیلاهە محەمەدی و نیلوفەر حامدی کراوەتەوە. ئەو دوو ژنە ڕۆژنامەنووسە هەواڵیان دەربارەی شەیدبوونی ژینە ئەمینی بڵاو کردێتەوە بەهۆیەوە لەلایەن ڕژێمی ئێران و حکمی بەندکردنی بەسەردا سەپێنراوە و ڕۆژی یەکشەمەی ڕابردوو بە کەفالەتی 10 ملیار تمان ئازاد کران بەڵام
دوێنە جارێکی دیکە دادگای ڕژێمێران بڵاو کردێتەوە کەسێکی دیکە لە دژی ئیلهام محەممەدی و نیلوفەر حامدی کراوەتەوە ئەوەش بە بیانووی دەرکەوتنی قژیان و پابند نەبوون بە حیجابی زۆرم لێ لە وێنەکاندا لە پاشەید بوونی ژینامینی و سەرهەڵدانی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕژەمێران بە هەموو شێوازێک هەوڵی سەرکوتکردنی دەنگە ئازادەکانی داوە بۆ ئەو مەبەستەش پێشێرکاری ببورن سیاسەتەکانی دژی ژنان چڕ کردوێتەوە هەر بۆیە بە هەموارکردن و یاسای حیجابی زۆرم لێ سزاکانی دژی ژنان تونتر کردوێتەوە ئێستش دەرکەوتنی قژی ژن لە هەر جێگە و بە هەر شێوازێک بێ قەدغەیە و سزای بنکردنی قامچی لێدان و پێبژاردننی داراهی لەسەرە.